بەڵێ چیا تەنها چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ ئەوەی کە پێ بنێنە یادی 33 ساڵی کیمیابارانی ئەم شارە تەنها 6 ڕۆژی ماوە بۆ ئەوەی کە یادی کیمیابارانی ئەم شارە بکرێتەوە. من دەمەوێت بزانم کە ئامادەکاریەکان چین بۆ ئەوەی کە یادی کیمیابارانی ئەم شارە ئەکرێتەوە، یادی 33 ساڵی کیمیابارانی ئەم شارە لە چه ئاستێکدا دەکرێتەوە و کەسایەتیانەی کە بەشداری دەکەن کێن. مامۆستا سەرخێڵ غەفار بەڕێوەبەری مۆنومێنتی هەڵەبجەم لایە. مامۆستا ئەو ئامادەکاریانە چین کە ئێوە کردوتانە بۆ یادی 33 ساڵی کیمیابارانی ئەم شارە؟ بەڵێ زۆر سپاس. دیارە ئێمە وەک سەرپەرشتیارانی و لیژنەی باڵای مەراسیمی 33 ساڵی یادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە ئامادەسازی تەواومان کردو بۆ ئەو یادە لە سەرمەزاری شەهیدان یاخو گوڵکۆی شەهیدان یادەکە بەڕێوە ئەچێت و داوا لە هاوڵاتیان و هاوشاران و بنەماڵی شەهیدانەکەم مەراسیمەکە لێ بەڕێوە ئەچێت و حوزوریان هەبێت. تەنها کە سوکاری شەهیدان ئەتوانن بەشداری بکەن و ئەکرێ قەرەباڵخی دروست ببێ یان لەسەر ئاستی ینی حکومەت هەرێمی کوردستان یان لەسەر ئاستی عێراق ئەو کەسایەتیانەکەن کە بەشداریەکەن و بانگەشتکراون؟ ئێمە وەک پێشتر ئاماژەمان پێکرد هەڵەبجە دەرگای کراوەیە، هەر کەسێت ئێمە لە خزمەتیان میوانداریەکەین و هەڵەبجە مڵکی تەنها هەڵەبجەیەکان نییە، مڵکی تەواوی جیهانیانە، مڵکی هەموو کوردانە. هەر کەسێت کوردوتنی قەدەمی سەرچاو و سەرسەرمان بابێت بەشداری یادەکەمان لەگەڵا بکات و هەموو کەسێ ئازاد ئەتوانێت مشارەکە یادەکە بکە، بەڵام بە خۆپارێزی و بە پێی ڕێنمایە تەندروستیەکان. ساڵی ڕابردوو بە بیانی ڤایرۆسی کۆرۆنا یادەکە نەکراوە، بەڵام لە ساڵانی ڕابردووە بە یادی تایبەت ینی چەندین چالاکی جۆراوجۆر بەڕێوە ئەچوو و لە هۆڵێکی تایبەت یادەکە کرایەوە کە لاریگا بوو بەهۆی ئەوەی کە هۆڵ نەبوو. ینی ئەم ساڵ ئەو چالاکیە بەو بەرفراوانی بۆ گەورەیە بەڕێوە ناچێت؟ لەبەر ئەو ڕێنمایە تەندروستیانێک کە دەرفەتی ئەوە نایە هەمان لە هۆڵەکە کۆبینەوە و ڕێنمایە تەندروستیەکان جەبەجێ ناکرێت لە هۆڵێکی داخراوە، بۆیە لە فەزایەکی کراوە وەک گوڵکۆی شەهیدان کە ئێمە لەوێ کۆبینەوە باشتر وهایە لە ئێستا بە پێی ڕێنمایە تەندروستیەکان یادەکان بەڕێوە بچێت. باشە هەوڵاتیان ئەتوانن سەردانی مۆنومنت بکەن چکە لە ئێستادا مۆنومنت باسەوە کرێت کە نۆژە نەکرێتەوە و کێشەی هەیە، ینی هەوڵاتیان ئەتوانن بۆ 16ی سێ جارێکتر سەردانی مۆنومنت بکەن و لەگەڵەوە بسەردانی گۆڕستانی. لە ئێستا ئێمە وەک ئیداری مۆنومنتی هەڵەبجە سەرقاڵی نۆژەنکردنەوەی مۆنومنتی هەڵەبجەین، خوازیارین مۆنومنتەکە لە چەند ڕۆژی ئایندەیە تەواو بێت و بەڕووی میوانەکانە بکرێتەوە. وڵاتیان باس لەوەکەن کە لە شوێنی تر قەرەباڵخی ئەکرێت، ینی بۆ بۆنەکانی تر بۆچی لە بۆ 16ی سێ نەکرێت، بۆچی کەساتی سیاسەکان کە لەسەر ئاستی باڵا بەشداریەکەن لە بۆنەکانی تر بۆچی لە یادی 16ی سێ بەشداری نەکرێتەوە؟ چ قسە چیە لەسەرەوە؟ ئێمە وەک هەڵەبجەی بۆ خۆمان لە خەمی یادی خۆمانین و دڵنیا بە لەوە هەر تاکێکی کورد کە خەمی هەڵەبجەی هەڵگرت بێت ئەگەر لە ماڵەکەی خۆشییا بێت لە هەر جێگای بێ یادی هەڵەبجەیەکاتەوە. هەموانیش وەک هەڵەبجەیەکان دڵنیا بن لەوە حوزورمان ئەبێت و هەمووان پێکەوە لێرە وەک ئاماژەم پێکرد بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستەکان حوزورمان ئەبێت لە مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە لەسەر گوڵکۆی شەهیدان ئەو یاددا باڵێن حوزورمان ئەبێت و ئەو یادە ئەکەینەوە. زۆر باشە. ئێستا لە پێشی ئێمە لە پشتی تۆ پێشانگای کراوەتەوە، باسم پێشانگایە بکەی. ئەم پێشانگایە چییە کە لێرە وێنەی ئەو کەسانی کە بوونەتە قوربانی لە کیمیابارانی هەڵەبجە لە ساڵی 1970 دانراون و بەشێکیان بریندارن بەرکەوت و چەکی کیمیان. باس لە پێشانگاکە وردەکارەکەی بکەین. باڵە دیارە ئەمڕۆ ڕێکخراوی هزری شارستانی بە هاوکاری قونسڵی ئێران و چەند فۆتۆگرافێرێکی ئێرانی هەسان بەکردنەوەی پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ ئەو فۆتۆگرافەرانەی کەوا لە تاوانی کیمیابارانی هەڵەبجەیە حزوریان هەبووە و تاوانیان ئەرشیف و دۆکیومنت کردەوە. ئەمڕۆ ئێمە جارێکە گەڕاینەوە بۆ ئەو مێژوە تاڵە بۆ ئەو ڕۆژە شومەیکەوە لە شاری هەڵەبجای 5,000 کەس بوونە ئاماجی چەکی کیمیایی و 5,000 پەپولی ئەم شارە بە گازی قەدەغە کراوی کیمیایی خنتیانران لە مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە ئەمڕۆ نمایشی ئەو وێنانە کران. بەشێک لەم وێنانە نوێ بوون بە نیسبەت ئێمەوە و ئەمە جارێکە ئەچێتەوە ئەرشیفی دۆکیومنتی مۆنومنتی شەهیدانی هەڵەبجەوە. لێرە ئەرشیف و دۆکیومنتەکەن ئێمە دەستخۆشیان لێ یەکەین لە هەر شوێنە ئەگەر ئەرشیف و دۆکیومنتێکە بێت بخرێتە ڕۆ سپاسیانەکەین. زۆر سپاس بۆ مامۆستا سەرخێڵ غەفار بەڕێوەبەری مۆنومنتی هەڵەبجە. ئەوە زانیاریەکان بوون لەسەر یادی 33 ساڵی کیمیابارانی هەڵەبجە کە 16ی ئەم مانگە بەڕێوە ئەچێت و وەک خۆی باسی لێوە کرد کە وڵاتیان وەک ئەو کەسایەتیانێک کە دەیانەوێت بەشداری بکەن لە یادی کیمیابارانی ئەم شارەدا دەتوانن لە ڕۆژی 16 سێدا سەردانی هەڵەبجە بکەن.